بەشاشینە لای تەوەری کۆتایی بەرنمەکەی ئەمڕۆمان ئێوە لاتان وایە بەختەوەری واتاکەی چییە؟ تەبعەن هەر کەسە واتایەکی هەیە کەسی وایە بۆ نمونە مناڵێکی هەبێت خێزانێکی هەبێت پارەی هەبێ بڕوانامەیەکی زانکۆیی هەبێت ئەمانە بە هێمایەک بۆ ئەوەی ئەزانێت کە خۆی بە بەختەوەر بزانێت پێناسەکان جیاوازە لە کەسەکانەوە لەوانەیە بۆ کەسێکی دیکە بگۆڕێ جا ئێمە لە تەوەری ئەم بەشەمان قساکەن لەسەرەوەی کە بەڕاستی بەختەوەر بەکێوترێت واتای بەختەوەری چییە؟ ئایا ئەو پێناسانەی بە پێی کۆمەلگاکان بۆ بەختەوەری هەیە بەڕاستی پێناسەیەکی ستانداردە ئەکرێت بوترێت ئەسڵەن ئەکرێت پێناسە بۆ بەختەوەری بکرێت یان بەپێی بارودۆخی کەسەکان و ژیان و پەروەردە و ئەوەی لە کۆمەلگا هەیە لەوانەیە مانا و واتای بەختەوەری بگۆڕێت بە شێوەیەکی گشتیش لەسەر ئەم بابەتە قساکەین کە چی بکەین بۆی کە هەستێکی باشترمان هەبێت کاتێک باسی بەختەوەریمان بۆکەن زیاتر لی تێ بگەین لەسەر ئەم بابەتە نادوین هەر بۆی بە میواندارەتی بەڕێز ئالان عەلی توێژەری کۆمەڵایەتی کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە هەولێری ئازیزەوە ئەمڕۆ لەگەڵمانە لەسەر ئەم بابەتە زیاتر ئەدوێن کاک ئالان سڵاو لێبێ سڵاوێکی گەرم پێشکەش بە بەڕێزت پێشکەش بە هەولێری ئازیز بێت سڵاو لێبێ کاک ئالان بەیانی باش ئەو کاتتان باش سڵاو و ڕێزی تایبەتیش بۆ جەنابتان و بینەرانی کورساتیش زۆر خۆشحاڵ بووم سڵاو بۆ ئێوەش زۆر سپاس ئێمەش خۆشحاڵین بە ئامادەبوونی بەڕێزت جا هەر لەمەوە دەست پێ بکەین کە بەڕاستی بەکێ ئەوترێت بەختەوەر کاک ئالان یان بەختەوەری بە چی وترێت؟ بەڵێ دەست خۆش بە زۆر سپاس بۆ خۆی وشەی بەختەوەری وەکو ئینگلیزەڵێ هەپنس یعنی سۆزداریە بەڵام پێشتر ئاماژەت پێدا لە قسەکانتە وشەی بەختەوەری ناتوانین بۆ نمونە پێناسەیەکی کۆنکرێتی بۆ بکەین بڵێن بەم شێوازەیە بەختەوەری لە کۆمەڵێ شتا خۆیە بینێتەوانێ ئەو شتانە بۆ نمونە لەوە چێتەوە بە شێوازێک لێکدانەوەی خۆتی بۆ بکەی کەسێکتر بە شێوازێک لێکدانەوەی بۆ بکە بەختەوەری کۆمەڵی هەست و سۆزە کە ئینسان لە خۆیان ئەیبینێتەوە ئەنجایتر ئەو کەسە ئایا ئەو شتانەی تیاابێ خۆی بە بەختەوەرە زانێ بەختەوەر نازانێت کۆمەڵە بنچینەمان یاخود یەک دوو بنچینەیەکی سەرەکیمان هەیە بۆ بەختەوەری هاوسەنگ ڕاگررتنی هەستەکان مرۆڤ زۆر گرنگە هەستی خۆی بە هاوسەنگی ڕابگرێ کاتێک کە ئێمە توانیمان هەستەکانی ژیانی ڕۆژانەمان بە هاوسەنگی ڕابگرین ئەو کاتە ئەتوانین بڵێن ئێمە کەسێکی بەختەوەرین ڕازیبوون بە ژیان خاڵێکی تر لە خاڵەکانە گرنگە ئێمە لەو ژیانی کە تیاین ڕازی بین زۆر کەس هەیە سەیری کە بە نائەرێنی باز لە ژیانی خۆیەکە هەندێک کەسی ترمان هەیە بە ئەرێنی باز لە ژیانی خۆیەکە بۆیە گرنگە ئێمە ڕازی بین بە قەدەری ژیانی خۆمان ئەمە وامان لەکە کە ڕازی بووین بەختەوەر بووین بۆ نمونە بیر ناکەینەوە لەوەی کە ئەگەر من بەختەوەر نابم یاخود لە ناخەوە ژیانی من خراپە ناخۆشە ئەگەر ئەوم هەبووە لەوە بەو شێوازە نەبووە ئەگەرەوە ئەم کۆمەڵە ئەشکال وات لەکە لەوە چێ سەرنجام بابەتی خراپتری توشکە بۆیە گرنگە ئینسان ڕازی بە بابەتی هاوسەنگی هەستەکان و بە ژیانی خۆشی ئەو حاڵەتی کە ئێستا لە ژیانیایە ڕازی بێ ئەمە واکە کە بەختەوەرێکی باش فراهەم بۆ خۆی بکات زۆر باشە کەواتە کاگالان زۆر جار کە باسی بەختەوەریەکەین ئەبێ لە تاکەکان لە خۆمانەوە دەست پێ بکەین ئایا ئێمە لە خۆمان ڕازین زۆر کات ئەما بێتەوەی کە لە خۆمان ڕاستینین زۆر وشەیەکی زۆر جوان هەیە کاڵێ ئێمە گەرچینە نەخۆشخانەکان یاخود چینە چاکسازیەکان کە دوای هاتیینە دەرەوە بۆ هەناسەیەکی قوڵ هەڵەمژین ئەجا هەست بە بوونی خۆمانەکەین کەواتە بوونی خۆمان لە پێش هەموو شتێکەوەیە بۆی کە بزانین کە بەختەوەرین ئەمە چەند گرنگە بوونی هەبێ لای تاکەکان بەڵێ بە دڵنیاییەوە بوونی هەست بە بوونی خۆکردن زۆر گرنگە بۆ تاک بەڕاستی قسێکی جوانت کرد من یەک دوو سەدانی چاکسازیەکانم کردووە چەنەها دەرگا ئەبڕی تا ئاچیتە ژوورەوە وات لێەکە هەر لە داخەڵبوونی سەرەتای داخەڵبوونی چاکسازی ناومێدێکی زۆر بەسەر تازاڵە بێ بەڵام وەرە گەر ئێمە سەیری کە ئەو کۆمەڵە خەڵکێکی زۆر لە دەرەوەیە بە ئومێدێکەوە بۆ ژیان بڕوانین بڕوامان بە خۆمان بێ بڕوامان بە چاودێری خۆمان بێ بڕوامان بە هەستەکانی خۆمان بێ یەکتری قبولکەین ئەمە واکە کە ئێمە بەختەوەریشی باشتر بۆ خۆمان فراهم بکەین بە دڵنیاییەوە ئێمە بوونی خۆمان لە چوارچێوەی ئیتر خێزان نابێ کۆمەلگا بێ گرنگە
زۆر کەس هەیە هەست بە بوونی خۆی ناکە، هەست بە قورسایی بوونی خۆی ناکە، هەست بە بوونی خۆی بۆ کۆمەلگا ناکە، هەست بە بوونی خۆی بۆ خێزانەکەی، بۆ مناڵەکەی، بۆ هاوسەرەکەی، بۆ دایک و باوکەکەی، بۆ خوشک و براکەی. ئەمانە هەموو گرنگە. ئەگەر تۆ لەو ڕوانگەیەوە سەیری ژیانکەی بە دڵنیاییەوە بەختەوەرێکی باش بۆ خۆت، بۆ ناخی خۆت فراهەمێنی. یعنی تا گرنگە بزانێ بەختەوەرەکانی خۆی چییە و بەختەوەرەکانی چواردەوریشی چییە. ئێمە گرنگە بزانین ئەو بەختەوەری کە خۆمان هەیە، تۆ لە پێش هەموو شتێکەوانێ خێزان لە چواردەورت کۆمەڵ بابەتی ئەرێنی لە ژیانە دروستەکە بەختەوەرێکی بۆ خۆت. ئەمانە ئینسان هەستکردن بە بەختەوەرەکانی خۆی لە کۆمەڵی خاڵا گرنگە. بەڕاستیەکەی پێش هەموو شتێ هەستکردن بە ژیان، تۆ لەم ژیانەی کە تیا ژیت گرنگە کە هەستت کرد بە ژیان کەواتە تۆ بەختەوەری، کەواتە بنەمایەک لە بنەماکانی خاڵک لە خاڵەکانی بەختەوەریت چێشتووە یاخۆت هەست پێ کردووە. هەست بە بارودۆخی ژیانی خۆت بکەیت، ینی گرنگی بە بارودۆخی ژیانی خۆت بدەیت، هەستکەیت کە بارودۆخی ژیانی خۆت سەقامگیرە، ئارامە، خۆشە، یاخۆت ژیانێکی فراهەمەکەی. ئەمە وا ئاکاتۆ لە ناخەوە بەختەوەربیت. بەڵام ئەگەر تۆ هەست بە کۆمەڵە شت نەکرد لە ژیانە، کۆمەڵە جاری وا هەیە کۆمەڵە شتەیە لە جا من بۆچی بژیم کە ژیانم ئاواوێ، بۆ نمونە لە ڕووی کۆمەڵایەتی و کۆمەڵە گرفتمان هەیە ئینسان ناومێدی لە جەستەی خۆشیەکە. بەڵام وەرە ئەگەر تۆ جەستەی خۆت لە بازار ڕاستەیریکەی بزانی جەستەی تۆ چەنەکە، ئەگەر هەموو جەستت لە ڕووی زانستی و لە ڕووی پزیشکیەوە سەیریکەی، بۆ نمونە سەیریکە گوچی لە چەنەکە، ئەژنۆکانە چەنەکە، ئەمە بە نمونە باسەکەین. ئەم شتانە واکە تۆ قورسایەکی گەورەت لە ژیان هەیە، بۆیە پێویستە تۆ ئومێدێکی گەورەت هەبێ بە ژیان بۆی کە لە ژیان بڕوانی. زاڵبوونی هەستی ئەرێنی وەک پێشتر باسم کرد، ئێمە گرنگە زاڵبوونی هەستی ئەرێنی خۆمان بەسەر نائەرێنیە، ئەوە زۆر گرنگە. یعنی ئێمە هەموو دنیا هەموو ژیانمان بە ڕەشبینی نەبینین. زۆر جارێ حاڵەتێکی ڕەشبینی نقطەیەک بێ نێڵین ئەو نقطەیە تەواوی ژیانمان داگیر بکە. ئەبینین کەسێک گرفتێکی هەیە، گرفتەکەی تەنها نقطەیەکە، لەسەر پارچەیە وەرەقە نقطەیەک دابنێ کۆمەڵێک بۆشایی سپی هەیە، بەڵام ئەو بەس تەنها نقطەکە بینێ. نە ئێمە ئەو نقطەیە وا لێ بکەین ببێتە سەرەتایەکی ژیانیان خۆشببختی بۆ ژیان. ئەم خاڵانە واکە کە تۆ بتوانی بە شێوازێکی باش بەختەوەری بۆ خۆت و یاخۆت ڕازیبوون بۆ ژینگەی کە تایت. زۆر کەسەیە بۆ نمونە ئێستا لە کۆمەلگای خۆمانە زۆر ئەو وتەیەمان ئەو قسەی خەڵکمان بەرجووەکەوێ ڕازی نییە بەو زروفەی کە لە ژینگەی کوردستان ئاژی، بەڵام تۆ ئەبێ ئەگەر بتەوێ خۆشبەخت بی ڕازیبی بەو ژینگەی کە تایە و بەو زروفەی بەو بار و زروفەی کە ئێستا تایینی. بۆیە گرنگە ئێمە تاکەکان تا بە شێوازێکی زۆر باش هەست بە بەختەوەری خۆمان بکەین، ئەرێنی بین بۆ ژیان. گرنگترین شتەوەی ئەرێنی بین، بە چاوێکی ئەرێنی لە ژیان بڕوانین، دڵنیام بەختەوەریەکی زۆر باش ڕووماتیەکە یاخو دەتوانین چێژی لێ بین. باشە کاک ئالان، ئێمە زۆر جار لە کۆمەڵگەی خۆمانە تۆ ئەوە نەکاتە لە بەرکەوتنەکانت گوێت ئەبێ لە قسەی ئەو کەسانەی لە دەوروبەرتن، ئەوەنەی خۆی بە بەدشانس یان بە نابەختەوەر ئەزانێت پێم وانە هیچ کەمان ئەوە نەمان بیست بێت کەسە بڵێ من کەسێکی بە شانسم، من هەست بە بەختەوەری ئەەکەم لە ژیانی خۆمە. لا دوایە لە کۆمەلگایەک وە کۆمەلگای ئێمە کە زیاتر تاکەکان ئەگەر کارێک بەدەستیانەوە نەوێت، ئەگەر ژیان لی ڕازی نەبن خۆیان بە نابەختەوەر ئەزانن لە کۆمەلگایەک بە پەروەردەیەکی لەم جۆرەوە جەنابەت باسەکەی کە ئەرێنی بنڕوانین بۆ ژیان. لا دوایە زەحمەت نییە هێشتا تۆ بەردەوام بیت. ئەگەر زەحمەتە کاتە تەکنیک چی بێت بەوەی کە لەم کەشەیە ئێمە هێشتا هەر بتوانین باش بڕوانین بۆ ژیان. بەڵێ دەست خۆش. بەڕاستی بۆ هەندێک ئەو بابەتی کە وروژانت ئیلاقی بە ئێمە لە ئاسی سەقافەتی ئێمە وای کردووە بە سومانەتەوە بەختەوەریە. من ئەمڕۆ تەقدیمی ئیشێکەکەم ئیشەکەم بۆ نمونە بە نسیب ناوێ بڵێم وڵا بەختەوەری من تەواو لەو ئیشا بوو. نەخێر، ئینسان لە ژینگەیەکی فراوانە ئاژی، بۆیە بێ دایمە ئینسان ئومێدی زیاتری هەبێت. بۆ نمونە من ئەمڕۆ لەو ئیشە سەرکەوتون نەبم، ئیشێکی تر چاوەڕێمەکە، هەنگاوێکی چاوەڕێمەکە. سروشتی ژیان وایە هەنگاو بە هەنگاوە. بۆیە ئێمە پێویستە تاکەکانی خۆمان، کۆمەلگای خۆمان، خێزانەکانی خۆمان بە شێوازێک بین. ئەگەر کارێک یاخود لە ژینگەیەکە ڕاستە، من ئێستا بەدڵنیاییەوە بڕۆ مایکی کامێرەیە ڕوو لە هەر کەسێکەکەی باز لە کۆمەڵێ کێشە و گرفتەکە ئەڵێ بەختم وایە ژیانی من بەو شێوازەیە، بەڵام نا تۆ ئەی بوو لەوە
چاو لەوە ناکەی کە بەختت لە باشترین شتایە کە تۆ خی گەورە بۆ شێوازە تۆی دروست کردووە خی گەورە بە شێوازێکی دروست کە بۆ نمونە خەڵکمان هەیە سەیری کە لە ڕووی تەندروستیەوە تۆ بۆ نایی لەوە سەیری خۆتکەی بۆ تۆی لە بابەتێکا بۆ منە لە کارێکا سەیری خۆ دەکەی بۆ نایی لە خی گەورە ئەقلی پێبەخشوین چاومان هەیە ڕفتارەکانمان نەزانین چۆنە هەڵسوکۆتمان نەزانین چۆنە بۆ ئێمە بچووکەکەینەوە لە کارێکە یاخود لە پەرچەکردارێکە بۆ یەگرنگە ئێمە خۆمان وارابێنین ڕۆشنبیری خۆمان زیاتر بکەین بەو بابەتەی کە ئێمە بەختەوەری لەوە نییە من بۆ نمونە ئەگەر ئەمڕۆ لێرە ئەم کارم دەست نەکەوت تەواوی تر ژیانی من کۆتای ناک بەختەوەری لەوەیە کە من ژیانی خۆم هەستەکانی خۆم بە ئەرێنی پیشان بم خۆ خەڵک هەیە هیچ ئیشێکیشی نییە خەڵکیش هەیە شەهادی لەوە چێ دکتۆراشی هەبێ بەختەوەر نەبێ خەڵکیش هەیە لەوە چێ نەک شەهادەی هیچی نییە و کرێکاریشی دەست ناکەوێت بەڵام خۆشبەختترین کەسی دنیا بێ بۆیە بەختەوەری بە کار و بە شەهادە و بە پیشە نییە بەختەوەری لە ناخایە ئەتوانین بۆ خۆت دروستی بکەیت توانی بۆ خۆت بڕوانی بە شێوازێک بڕوانی بۆ ژیان بۆ ئێمە زۆر جار هەیە ئێمە بە قوتابیەکانی خۆمان بە کەسە نزیکانی خۆمان لە خێزان لە کۆمەلگای خۆمان ناڵێن شەهادە ڕاستە گرنگی خۆی هەیە بەڵام پارچەی وەرەقەیە لەوە چێ و پارچە وەرەقەیە من نەتوانای ئەوەم نەبوو بێت ژیانی خۆمی پێ بگۆڕم لەبەرەوە ئەو زۆر کەسەیە شەهادێکی گەورەی هەیە بەڵام لە ڕووی بەختەوەریۆگەر بۆ نمونە دوو قسەی لەگەڵاکەی ناومێترین کەسە و ڕەشبینترین کەسە و زۆر جار وای لێ دەڵێ بە قوربان قسە مەکە لەبەرەوەی کە قسە بکەی لەوە چێ خەڵکێک هەیە سەیرت بکە گوێت لێ بگرێ بڵێەوە شەهادەدارە بۆیە بە بڕوای من بەختەوەری بەو شێوازە نییە کە ئێمە لی تێگەشتوین بەختەوەری لە ناخی ئینسانە من بتوانم ژیان بە جوانی بۆ خۆم ببینم بۆ ئەوەی کە بتوانم خێزانێکی تەندروست و کۆمەلگایەکی تەندروست ئەمە زۆر گرنگە بە نیسبەت تاکی خۆمان زۆر باشە کاگالان کەواتە بەختەوەری کە لە ناخی ئێمە ئەگەر هەر یەشێکمان بووین بە خاوەنی ئەو بەختەوەریە دەوڵەمەندین ئەم دەوڵەمەندیە بابەت بۆ خۆمان نەبێ و ڕنگدانەوەی لە خۆمانە نەبێت بابی بەخشین بە کەسەکانی چواردەوەرمان هەستمان کرد کە کەسێک ناومێدە هەستمان کرد کە کەسێک بێزارە هەستمان کرد کە کەسێک نازانێت چی بکار ڕۆژانە با ئێمە بێنینەوە سەر و ڕێژگەی کە پارەی تێ ناچێت لایانی مادی ناوێت بەس بە قسە و گفتوگۆ و ئەو بەختەوەری کەم نەبەویشی ببەخشم ئەفو من گوێم لە دەنگیەوە نییە دەنگەکەت قەتع بووە زۆر باشە ئێستا گەر گوێبیستی من بیت ئێستا گوێ لەم نەکاگالان ئەگەر هاوکارانم بتوانن دەنگەکەی بۆ ببورن گوێم لە دەنگی تۆ نییە دەنگەکە زۆر باشە ئێستا هاوکارانم بێگومان کار لەسەرەواکەن ئەوشی کە مەبەستم بوو سەحەر باسیکەینە تا کاگالانی گوێی لێمانە بێ زۆر جا من بەختەوەرم بۆ بە تۆشی نەبەخشمە موزیکانی زۆر کات دڵخۆشم بە ئەم موزیت بە تۆشی ببەخشم زۆر کات تۆ جاری وایە گرفتێکی بچووکیشە هەیە بەڵام هەر لە خۆتەوە بە ڕووکەشتۆ دیارە بە جەستەتەوە دیارە ناومێتی بەڵام کە وزەکە لە منەوەرەگری ئەڵی وڵڵاهی ڕۆیشی خۆشە بۆمڕۆ یعنی ئەمە وا ئەکاتۆ نەکسوتێ بۆ خۆ بێ بۆ چواردەورەکەشە هەبێ ئەمە زۆر زۆر گرنگە کاری لەسەرکەین بۆیە بە تایبەتی لەم کۆمەڵگای ئێمەشا زۆر جار کەوتوینێتە بەرەو گرفتە بۆ کێشەکان زۆرن لەوانەیە تۆ لە خێزانەکەی خۆی دەدەرەوە مناڵەکە نەخۆش بێ یاخود ماڵەوەیکێکیان تەندروستی باش نەبێ یەکێک گرفتێکی گەورەی هەبێ یەکێک کەسێکی لێرە نەبێ بیری بکات ئەمە واکە کە بێگومان تۆ ڕۆژەکەت باش نەبێت نەتوانی بەختەوەر بیت بەڵام بەختەوەریەکەش چۆنە هەمیشە ئەوەیە کە تۆ سوود لەو کەسانە ببینی کە سوودت پێ باشە سەر کۆلانەیە تۆ بۆ نمونە بە قسەکەی خۆت دەردەدڵ بۆ کەسێک ئەکەی ئەڵێ ئەم کێشانم هەیە لە ژیانما بەم شێوەیە ژیان زۆر بە قورسی بۆم ئەڕوا کەسێک لە تەنیشتەوە دانیشە لە جیاتی ئەوەی دڵنەوایت بەدیان هەر نەبێنە بە گوێت لێ بگرێ ئەبینی ئەوش دەسەکە بە هەڵڕشتنەی خەمەکانی ئەوە نەیتر خەم بۆ تۆ بار ئەکات و زۆر جاریانی تۆ هەست ئەەکەیت بە گوێگرتن لە کێشەکانی ئەو هەست ئەەکەیت تۆ چەندێک بەختەوەری بەداخۆ ینی ئەمە ئەم شێوازەمانێ بە قسەکەی تۆ هەنێک جار تۆ ئەتوانیت بە ڕێگەی تر دڵخۆشی و ئەو بەهستی بەختەوەریە کە لە تۆ هەیە بە کەسانی دیکەی ببەخشێت ئێستا کاگالان قسێکی جوانی کردوتی ئێمە ئەگەر شاکر و سپاس گوزار بین زۆر جاروامان بۆ کات لەو کێشانە لەو دۆخەنە ئارامانە کە تیای ئەبین و ڕوبەڕووی ئەبینەوە هەست بە ئارامی و سەقامگیریەکی زیاتر بکەین زۆر ناشڵەژین زۆر خۆمان تێک ناین هەر بۆیە ژیان بە ئاسانتر وەرەگرین ئەوەنە هەستی نەرێنیمان بۆ دروست نابێت بەڵام بەعزە جار بەداخەوە ئەوەندە ژیان بە قورسی وەرئەگرین ئەوەنە دەست ئەەکەین بە گلەیی کردن ژیانەکە بۆمان قورستر ئەڕوا جاکە پرسیارەکەت لە بیرەکەی ئێمە گفتوگویەکمان کرد لەسەر ئەوەی کە ڕاستە خۆمان هەست بە بەختەوەری خۆمان بکەین
بەڵام ئەم بەختەوەری کە هەشمانە چۆن بتوانین بیبەخشین بۆ بەرامبەرەکەمان ئەو دڵخۆشی هەمانە ئەو ڕێگایی کە ئێمە ئەزمونمان کردووە و تایە بەختەوەر بووین پیشانی کەسانی کەیبین ئێوە توێژەری کۆمەڵایەتین کە کەسێک گرفتی چێبێت یەتە لای ئێوە چەند جارێک ئێوە بینی کەسەکە ئاساییە بێتەوە ژیانی ئەی بۆ ئەمە نەکەین بە گشتی هەمومان هاوکاریەکتر بین. بەڵێ دەستخۆش بێ بەڕاستی ئێمە زۆر جار بەرکەوتەی ئەومانە بێ بە حکمی کارەکەی ئێمە کە توێژەری کۆمەڵایەتین لە کۆمەلگا هەرچەند بەداخەوە ئەمای کە ئەڵێم بەداخەوە خۆزگە وانە بووە لە کۆمەلگای ئێمە زۆر احتیمام یاخود گرنگی بە بواری توێژەری کۆمەڵایەتی نادرێ خۆشمان بەشێکین لەو بابەتە گرنگە ئێمە و کەسانی کە دێنە لامان بۆ نمونە بە ڕەشببینی یاخود بە گرفتێکی بچووکی ژیانیان هەیەتر ئەو گرفتە زاڵ بۆ بەسەریانە ئێمە ژیانیان بۆ شیەکەینەوە شێوازەکانی ژیانیان بۆ شیەکەینەوە پیانەڵێن ژیان بەم شێوازە نییە کە تۆ لێ ڕوانی بۆ نمونە ژیان پەنجەرەیەک نییە تۆ تەنها تاکە پەنجەرەیەک بێ بڵێ لەو پەنجەرەیەویتر هەموو ژیان بینم نە کۆمەڵێک پەنجەرەیە بەڕووتا کراوەتەوە بۆیە ئێمە لە ڕێنمایەکانە یاخود لە چاوپێکەوتنەکانمانە زۆرترین ئاماژە بەو بابەتانایین من دەستخۆشی لەکەم بڵێ خۆزگە ئێمە هەموو کۆمەڵگا بمانتوانە ئەو دەورەمان بگێڕایە بەڵام بەداخەوە ئێمە هەندێک جار هەیە خەڵکمان هەیە بۆ نمونە بۆ باسی لە حاڵەتەکەین بۆ نموناگەر من بە ڕەشببینی یاخود گرفتێکم هەبێ خەڵکەیە گرفتەکەی بۆ زیاترەکە ڕەشببینەکەی لەسەر زیاترەکە ئەمە وای لەکە گرفتی بۆ زیاتر بۆ دروستەکە بۆ ئێمە ئومێدەوارین ئێمە کۆمەلگا بەگشتی بتوانین دەستی یەکتری بگرین هاوکاری یەکتری بکەین لە گرفتەکانە لە کێشەکانە بۆ نمونە خەڵکێک هەیە توانای لاوازی لە بابەتی بۆ نمونە گرفتەکانی ئاەتێکە گرفتێکی هەبێت تەواو گرفتی دەرونی و کۆمەڵایەتی بۆ خۆشی دروستەکە بەڵام ئەگەر ئێمە هاوکاری بین شیکردنەوەمان بۆی هەبێ کە ئەم گرفتە مرۆڤ توانێ هەموو گرفتێک مرۆڤ توانێت چارەسەرکردنی هەبێ ئەتوانێ زاڵ بێ بەسەریا ئەتوانێ بتوانێ قۆناخەکە تێپەڕێنێ نەک ئەوەی کە بەداخەوە ئێمە لە هەندێک بوارەی بینین گرفتەکەی بۆ زیاترەکە لێ ئاڵۆسترەکە و ڕەشببینی زیاترەکە ئێمە کۆمەلگای ئێمە بەداخەوە وای لێ هاتووە کە زۆرترین کەسی ئێمە کە باسەکە ئێستا بە ڕەشببینەوە لە ژیانە ڕوانێ ئەمە وای کردووە نەوەکانی خوارخۆشمان بەداخەوە ئەوانیش بە ڕەشببینی بڕوانن ینی ئەوانیش بیرکردنەوەیان ڕەشببینیانە بێ بۆیە گرنگە ئێمە گۆڕانکاریەکی ڕیشەیی لە خۆمانەوەکەین لە تاکەکانی کۆمەلگا بکەین ئێمە بە ئەرێنی بۆ ژیان بڕوانین لە بەرەوەی نەوەکانیشمان مناڵەکانیشمان بە ئەرێنی بڕوانن بۆ ئەوەی کە بتوانن خۆشببختیەکی باش بۆ خۆیان و بۆ کۆمەلگاکەشیان و بۆ خێزانەکەشان لە داهاتەوە ئەرکی سەرشانی هەمومانە کە بتوانین هاوکاری یەکتر بین وە ئەم هاوکاریە ڕنگدانەوەی هەبێ لەسەر مناڵەکانمان بۆی بە شێوەیەکی باش ئەوانیش بتوانن لە قۆناغەکانی ترابەختەوەری بەدەستبێنن دووبارە سپاس بۆ تۆ کاگالان کەمڕۆ ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر و لەگەڵمانە بووی سپاس بۆ ئەوەی کە کۆمەڵە زانیاریت داینێ.